لەگەڵ گەورە ململانیەکان لە ئوکرانیا و غەزە راپۆرتی ساڵانەی هیومان رایتس واچ یان ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤ دەڵێ ساڵی 2023 ساڵێکی ترسناک بوو بۆ سەرکوتکردنی مافەکانی مرۆڤ کە بە ئازارێکی گەورەی مرۆڤایەتی دیاری کرا. ڕێکخراوەکە ڕەخنە لەوە دەگرێت کە ناوی دەنیای تووڕەیی هەڵبژێردراو کە لەلایەن زۆرێک لە حکوومەتەکانەوە دەربردراوە کە دەڵێن پێشیلی لە مافەکانی مرۆڤی هەمووان دەکات. هەندێک لە وڵاتان ئامادەبوون ڕەخنە لە هێرشە ترسناکەکانی 7 ئۆکتۆبەری چەکدارانی حەماس بۆ سەر ئیسرائیل بگرن، بەڵام ئامادە نەبوون لە دژی ئەو پێشێلکاریانەی کە لەلایەن سوپای ئیسرائیلەوە لە غەزە ڕوودەدەن بێنە دەنگ. بەهێزترین هاوپەیمانەکانی ئیسرائیل لەوانەش ئەمریکا و زۆرێک لە وڵاتانی ئەوروپا پشتگیریان لە مافی ئیسرائیل بۆ بەرگریکردن لە خۆ کردووە. ئێمە دەزانین ڕوبەڕووبوونەوەی دوژمنێک کە خۆی لە نێو خەڵکی سڤیلدا دەشارێتەوە و لە قوتابخانەکان لە نەخۆشخانەکانەوە تەقە دەکات ئاستەنجێکی زۆر گەورەیە، بەڵام ڕۆژانە زیانەکانی هاوڵاتیانی سڤیل لە غەزە و بەتایبەتی منداڵان زۆرن. هیومان رایتس واچ لەوەی زیاتر دەڕوات و ئیسرائیل تۆمەتبار دەکات بە ئەنجامدانی تاوانی جەنگ کە بەتوندی ڕەتی دەکاتەوە. ڕوونەکە حەماس لە 7 ئۆکتۆبەردا پابەند نەبووە بە ئەرکەکانی بە پێی یاسا. ئێمە بەردەوامین لە بینینی پابەند نەبوونی سوپای ئیسرائیل لە دەرئەنجامی هەمان کار، بینیمان کە بە مەبەست ئاو و سوتەمەنی و ئەلکترک براوە و ئەمەش بەڕوونی نمونەیەکە لە سزادانی بە کۆمەڵ. هەروەها هیومان رایتس واچ تیش دەخاتە سەر ئەو ئازارانەی کە بەهۆی ململانیەکانەوە لە سوودان دروست بووە و لە مینەمار کە خۆنتای سەربازی بەردەوامە لە هەڵمەتە کوشندەکەی دژی گروپە کەمینە نەتەوەیەکان. لە ناوچەی ساحەلی ئەفریقا هیومان رایتس واچ دەڵێت گروپە چەکدارەکان و هێزەکانی دژە تیرۆر بە بەردەوام کاری دەڕەندەیی ئەنجام دەدەن. راپۆرتەکە تیش دەخاتە سەر چەوسانەوەی ژنان لە ژێر دەسەڵاتی تالیبانەکان لە ئەفغانستان. هەروەها تێشکی خستە سەر بریارێکی مانگی 9 لەلایەن دادگای باڵایی بەرازیلەوە کە مافی خەڵکە ڕەسەنەکان لەسەر خاکی خۆیان دەپارێزیە.